الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بريزان يمي ساكا دسكين بأداكرني عمره كمان ليرة ودس بيكات إيرا أوشنا مباركيك في غمر صلى الله عليه وسلم فرميت: هن لهن لمن أتى عليهن من غير أهلهن لمن أراد الحج والعمرة. أفرمي أمشي بو أوانا شي خلشي إيرا نبن كبنيتي حج وعمره بيه وكو ريزيك شكويك بو شاري مدينة بيه ليرة إحرام بستيه. خدي بيغمر صلى الله عليه وسلم بجياني مباركي هاتوا ألم شوينا لحجي مال آواي ليرة إحرامي بستوه، بو عمري ليرة إحرامي بستوه، خليفة كاني راشدة همويان ليرة وإحراميان بستوه. بو إيرا شويني كي مباركة كإنساني مسلمان پروردگار پی خوش بندکانی لیکم خالی بس نی احرام جلی نوێ لەبەرکەن. ئێمە ئەو جلەیکە لەبەرمان بوو تاوانمان پێوە کردبوو جلەکانمان فڕەدا، ئێستا کفنی سپیمان پۆشیوە. پەروەردگار پێی خۆشە ئاوا پاک بینەوە، ئەو سپێتیە هیچ شتێکی پێوە نییە. بۆیە بەڕێزان کاتێک کە جەنابت پەروەردگار سبحانه وتعالى داوای لێت کردووە وأتم الحج والعمرة لله، حج و عمرە وەک هیچ عیبادەتێتر نییە. ئیسە بەنمونە کاتێک کە ڕۆژوو ئەگری کە تینێتی تێنیت بۆ هەڵەچ نییە ئەتوانی بیشکێنیت. کاتێک کە هەر عیبادەتێکی تر ئەکەی توانات نەما ڕوخسەت هەیە وازی لێبێنیت لە نیوەیە. بەڵام لە حەج و عومرە پەروەردگارە فەرمێ وأتم الحج والعمرة لله، یعنی وتت لەبەیک اللهم عمرة لێرە ئەبێ تەواوی کەی عومرەکەت، نابێ لە ناوڕاستە بڵێ وڵات تاقەتم نەما کوڕەخەی چیەکە با ئیحرامیشم بەست بێ ئیحرامەکەمەوە چم بۆ جدە فەڕێ لێدەم نییە. لێرە ئیحرامت بەست ئەبێ خۆت بگەینتە مەکە تەواف بکەی سەعی بکەی هەتا وەکو ئەچیتە ناو تەحەلول و سەرت چاکەکەی نابێ ئەم عیبادەتە جێبێڵی. بۆیە عیبادەتێکی زۆر گەورەیە. بۆیە پەروەردگاریش بانگی بەندەکانێکە وأذن في الناس يأتوك رجالا. ئەی ئیبراهیم بانگی خەڵکی کە خەڵکی خۆی دێ، ئەوە تا ئێمە وەڵامی پەروەردگارە دەینەوە بەو زیکرەی کە ئەڵێی لەبەیک اللهم لەبەیک. لەبەیک یعنی پەروەردگار وەڵامی تۆم داوەتەوە. بۆچی ئەوترێ لەبەیک؟ یعنی پەروەردگار بە سیفەتی جوانی خۆی بیسەرە بینەرە. لەبەیکیش کە یەکێ بانگ تەکا و ئەڵێی بەڵێ معناکەی ئەوەیە کە ئەڵڵا سیفاتی بیستن و بینینی هەیە یەلیق بجەلالیه. ئەمە بیر و باوەڕی ئێمەیە. کاتێک کە ئەڵێی لەبەیک اللهم لەبەیک لەبەیکە لا شەریکە لەکە لەبەیک. پەروەردگار من بەو پەڕی ملکەچی، بەو پەڕی زەلیلی، بەو پەڕی جێهێشتنی ماڵ و مناڵ پێش ئەوەی بمخەنە تابوتەوە، پێش ئەوەی کفن بکەنە بەرم، خۆم کفنم پۆشیوە، خۆم ماڵ و مناڵم جێهێشتووە، نیشتیمانی خۆم جێهێشتووە، لە پێناو ئەوەی بە تو بڵێم لا شەریکە لەکە لەبەیک. من وەڵامی توم داوەتەوە، هاوڵم بۆت پەیدا نەکردووە، ئەو پەڕی ملکەچی و زەلیلیم نواندووە، بەندەیەکی فەقیر و داما و هەژارم ڕووم کردووەتە تو. لا شەریکە لەکە لەبەیک ئین الحەمدە والنیعمەتە لەکە والمولک. کۆی سپاسە جوانەکان کە ئێمە سپاسی پێ بکەین، باشترینی مەحامید، باشترینی سپاسکردن ئین الحەمدە والنیعمەتە وە کۆی نیعمەتەکان. ئەمە نیعمەتە برا بە ئەڵڵا، ئەمە نیعمەتە، ئەمە دەرفەتی تەمەنە، ئەمە گەشتی عومرە، ئەمە نیعمەتێکە کە پەروەردگار ڕێزی لە تو گرتووە کە بە کفنەوە بەرەو ڕووی ئەو بڕۆی. کاتێ وەڵامی داوەتەوە ئەم نیعمەتە نازداری کە لە مانگی ڕەمەزانە عومرەة في رمضان تعدل حجة معي. ئەوە وەکو ئەوە وایە لەگەڵ پێغەمبەر صلى الله عليه وسلم تەمەنی درێژ کردی بۆ ئەوەی بتوانی ئەدای ئەم عیبادەتە گەورەیە بکەی. وأتم الحج والعمرة لله إن الحمد والنعمة لك والملك. هەموو سپاس هەموو نیعمەتەکان کە بریتیە لە نیعمەتی تەوحید و لا إله إلا الله، بریتیە لە نیعمەتی خستنە زەوی ناوچەوانتە بۆ ڕەب العالەمین و زەلیلی ناکەی بۆ هیچ کەسێتر. لەکە والملک. ئەم مڵکە هەمووی هیتووە. ئێمە ماوەیەک لێرە بین، ساحێبی هیچ شتێک نیمان، ئێمە مستەخلەفین لەسەر ماڵمان، لەسەر مناڵمان، لەسەر ژیانمان. لەکە والملک لا شەریکە لەکە لەبەیک. هیچ هاوڵێکت نییە، هیچ کەسێ شایستەی پشت پێبەستن نییە، شایستەی داوا لێکردن نییە، شایستەی تەواف بۆکردن نییە، شایستەی سەربڕین نییە، شایستەی تەطبیقکردنی بەرنامەکانی نییە، تەنها بەرنامەکەی تۆ نەبێ. بەڕێزەکەم کاتێک کە هاتیتە ئیحرام لە زولحولەیفە لێرە بەیانی پەیامی تەوحیدت کرد، ئەبێ بتەکان لە دڵتا بشکێنی. یەکەم بتێ بتی هەوا و ئارەزوو، بتی بەرنامەی غەیری خوا، شوێنکەوتنی غەیری دینی خوا. واللهی ئەم عومرەیە یان ئەبێتە حوجەیەک
پاک ئەبیتەوە کە یەومین وەلەدەته ئومه وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم، یان وەکو ئەوە وایە ئێستا لە دایک بی، یان ئەوە تا لە ڕۆژی قیامەتا پەروەردگار بەم عیبادەتەوە کاتە جەهەنەمەوە. ئەفەرمێ بەندەکەم کارم بۆت ئاسان کرد، جوازم بۆت ئاسان کرد، ماڵی دنیام پێدای، ڕۆیشتی عمرەت کرد، کفنی سپید پۆشی، بەڵام دڵت لە لای بتەکانی دنیا بوو. پێویستە شەقێ لە بتەکانی دنیا هەڵدەین بەڕێزان. بۆیە پەروەردگار إن الله طيب لا يقبل إلا طيبا، إن الله جميل يحب الجمال. الله پاکە، پاک وەرەگرێ. الله جوانە، جوانەکانی خۆشەوێ، ئەوەی کە کردەوەی جوان بێت. والعمل الصالح يرفعه، کردەوەی چاک بەرز دەکاتەوە، پارە و سەرۆت و سامان بەرزت ناکاتەوە. بۆیە پێویستە ئێمەی موسڵمان کاتێک کە عیبادەتی ئەڵڵا ئەکەین بەو پەڕی ئیخلاسەوە بکەین، خۆمان یەکلایی بکەینەوە بۆ ئەو ڕۆژەی کە ڕۆژێکە زیندوو ئەکرێینەوە، هەروەکو ئێستا چۆن ئەم کفنت بەستووە، هیچ کەسێکت لەگەڵ نییە. ئەمە کەمالی عوبودیەتە کە تۆ هاتووی بۆ ئێرە، هەموو خۆشیەکانی دنیات خستەتە دوای خۆت. دەیدا دەکەم برا بەڕێزەکەم، بیرکەرەوە ئەم عیبادەتە عیبادەتێکی ڕۆتینات نییە. ئەمە عیبادەتێکە کۆی پێغەمبەران هاتوونە بۆ عمرەکردن، بۆ عیبادەتکردن لەم سەرزەویە. بۆیە تەنانەت لە مینا، لە دۆڵی مینا زیاتر لە لاشەی 70 پێغەمبەر لەوێ شاردراوەتەوە. ئەم شوێنە شوێنێکی مبارەکە، پەروەردگار کە ئێمەی دعوت کردووە بۆی. وأذن في الناس يأتوك رجالا. ئەی ئیبراهیم، بانگی خەڵکە، خەڵک خۆی وەڵام ئەداتەوە، نەتبینیوە ئەو حەرەمە ڕۆژانە خەڵکە ڕواتە ناوێەوە. بۆچی؟ بۆ پاکبوونەوەیە، بۆ ئەوەیە کە گەڕایەوە ئیتر کەسایەتێکی تازەیە. کەسایەتیش بەچی ئەپێورێت؟ بە تەوبە، بە ئیخلاس، بە کەمالی عوبودیەت بۆ ڕەب العالەمین. بۆیە داواتان لێکم بەڕێزان، ئەم عیبادەتە فرسەتە. ئێمە هاتوین هەموو ڕۆژێک پێچێتە من دەرفەت نەدابێتەوە. ئەم ساڵ بیکەرە ساڵی ئاشبوونەوەت لەگەڵ ڕەب العالەمین، بیکەرە ساڵی نوێبوونەوەی دڵت لەگەڵ ڕەب العالەمین. بۆیە هەر کەسێک داوا لە ئەڵڵا بکە، ئەفەرمێت سبحانه وتعالى ئەمە یوجیب المضطر، چێ هەیە مستەر بێ داوام لێ بکە، وەیەکشف السوء، هەموو ناخۆشیەکرد لەسەر لادا. ئەئیلاهم مع الله، هیچ کەسێک هەیە شایستەی داوا لێکردن و گریان و پاڕانەوە و زەلیلی بۆ بوون بێ لە غەیری الله سبحانه وتعالى. بۆیە بەڕێزان داواکەم لە پەروەردگار سبحانه وتعالى ئەم عمرێ نەداتەوە چاومانە، ئەم عمرێ نەداتەوە چاومانە، بەزەی بە حاڵمان نابێتەوە. لەو ڕۆژەی کەوەها کەس بە کەڵکمان نایە. یا الله ئیمانمان سەلامەتکەی، یا الله ئەم عمرێمان لێ وەربگری، یا الله بەزەیت بە حاڵمان نابێتەوە. یا الله ئێمە هاتوین بە پێی خۆمان کفنمان پۆشیەوە بەرەو ڕووی تو دێین، لێمان وەرگرە و مەمان گەڕێنەوە یا ڕەب العالەمین. یا الله داوا لێکەین و لێتە پاڕێینەوە ئەو خوشک و برایانەمان کە داوای دوعای خێرمان لێکەن. یا الله ئەهلی خێر بن، خێر بەڕێیان بێنی. یا الله بەزەیت بە حاڵیان نابێتەوە. یا الله داوا لێکەین و لێتە پاڕێینەوە بە ناوی جوانت، بە سیفاتی بەرزت. ئەوانەی کە ئەولادمان هەیە بۆمان ساڵحکەی، ئەوانەی کە نیمانە ئەولادی ساڵحمان پێبەخشی. یا الله هەر کەسێک نەخۆشە شیفای بدەیت، بە سیفەتی مسافری و پۆشینی ئیحرام لێت ئەپاڕێینەوە لەو شوێنە مبارەکەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئیحرامی تیا بەستووە. یا الله داوا لێ ئەەکەین بە ناوی جوانت، بە سیفاتی بەرزت شیفای نەخۆشەکانمان بدەیت، قەرزی قەرزاریەکانمان ئاسان بکەیت، کێشەی ناو خانەوادەکانمان ئاسان بکەیت، برایەتی و تەبایەتی لە نێوانمانە بچێنی، بەزەیت بە موسڵمانانە بێتەوە. یا الله وحدەتی سەفمان بپارێزی. یا الله سەرمان خەی بەسەر موشریکین و بێباوەڕینە. یا الله بەزەیت بە خەڵکی غەزەیە بێتەوە. یا الله سەریان بخەیت. یا الله شیفای نەخۆشەکان و بریندارەکانیان بدەیت، کوژراوەکانیان بە شەهید قبول بکەیت. یا الله داوا لێکەین بە ناوی جوانت، بە سیفاتی بەرزت. ئێمە هاتوینەتە ئێرە تەنها تۆ شکەبین، داوا لە تۆ ئەەکەین، خۆت کارەکانمان ئاسان کەی. ئێستاکەش نیەتە هێنین هەرچی مود لە دوامەوە بڵێنەوە.